بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على سيد الأولين والآخرين نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، آمين. أما بعد، إن شاء الله تعالى دزدكين با كتاب الصوم، كتابي روجو. أصل روجو ما بس بي روجو رمضان. قولي بهذه مزية ما أوي بروجو بوني مانجا رمضان لحج باشتره لبر أوشا عادة بسر حزدا بيش دخري أم فرمودا كان أم لكتبا فقهية كانش إنجا روجو رمضان لشعبان مانجي بيش رمضان لشعباني صالي دومي كوتي واجب كراو بو بيا پیغمبری خوا صلى الله عليه وسلم نو صال بروجو بو، نو رمضان بروجو بوه. باشن صوم يا صيام لزمان عربي يعني خو قرتمو وازهنان لشت بو او ناويشتين داوة واضحة لشرعيش دا خو قرتموي لروجوشتين كان لبيانه هتاوكو خور آوابون بنيت چي دياري كراو. رحمة خوالي بالله. وشرائط وجوب الصيام مرجكاني واجبوني روجو يعني روجو رمضان لسر يكيك 4 أشياء. شوار مرجع بيش أوا دبي بزاني رمضان بچه ثابت دبي بچه هاتني رمضان دزاندري بيك لم دور رقية بەیەک لەم دوو ڕێگەیە، یا ئەوەی لە دوای خۆر ئاوابوونی ڕۆژی 29 شەعبان مانگ ببیندرێ. لە دوای خۆر ئاوابوونی ڕۆژی 29 شەعبان مانگ بیندرا، یەک پیاو یعنی نێری عادل لە خواترس کە شایەتی قبول دەکرێت شایەتیدا بەوەی مانجی بینیوە سبەی ڕەمەزانە. ئەگەر لە 29 شەعبان ئەگەر لە 29 شەعبان مرز نییە کە دڵێن پێش دوای خۆر ئاوابوون یعنی ئەگەر پێش ببیندرێ نایانی لە 29 شەعبان مانگ ببیندرێ بە ئەوها بڵێن. ئەگەر نەبیندرا سبەی 30 شەعبانە و ڕۆژی دوای ئەوە ڕەمەزانە. یعنی ئەمڕۆ دووشەممەیە وا دامنێن ئەمڕۆ دووشەممەیە 29 شەعبانە، دەمە و خۆر ئاوابوون تەماشا دەکەین بە دوای مانگدا دەگەڕین، بینیمان سبەی سێشەممە یەکەم ڕۆژی ڕەمەزانە، نەبیندرا سبەی سێشەممە سیەم ڕۆژی شەعبانە و ڕاستەوخۆ چوارشەممە یەکەم ڕۆژی ڕەمەزانە. چونکە مانجی هیجری 31 تێدا نییە، وەکو چۆن 28 تێدا نییە، مانگ یا 29 یان 30 کەوابوو بە شایەتی موسڵمانێکی نێری عادل بالغ، موسڵمانی نێری بالغی عادل کە شایەتی قبول بکرێ کە مانجی بینیوە ڕەمەزان، یەک کەس یەک شایەت ڕەمەزان سابت دەبێت یان بە تەواوکردنی 30 ڕۆژی مانجی شەعبان. مەبەستیش لە عەدالەت ئەوەیە تاوانی گەورە ئەنجام نەدا و لەسەر تاوانی بچووک بەردەوام نەبێ و حاشا ئەوە کەسێکی سووک و بێشەخسیەت نەبێ. هەر کەس ئەم سێ مەرجەی کردەوە عادیلە، شایەتیکەی قبوڵ دەکرێت. باشە کە ڕەمەزان هات بە ڕۆژووبوونی لەسەر کەسێکە کە ئەم مەرجانەی تێدا کۆ بێتەوە، یەکەم ئیسلام موسڵمان بێ لەسەر بێ باوەڕ نییە، بۆ مانایی لە دنیادا داوای لێ ناکرێ بە ڕۆژوو بێ، ئەمما لە قیامەت لەسەر بە ڕۆژوو نەبوون سزا دەدرێ
بەڵێ ئەگەریش موسڵمان بوو داوای قەزاکردنی ڕۆژەکانی ڕابردووی لێ ناکرێتەوە. الئیسلام والبلوغ بالغ بوو بێ، بەڵام ئەگەر منداڵ دەیتوانی بە ڕۆژوو ببێ تەحملی دەکرد واجبە وەکو نوێش فەرمانی پێ بکرێت لە 7 ساڵیەوە بە ڕۆژوو بێ و لە 10 ساڵی ئەگەر دەیتوانی بە ڕۆژوو بێت لەسەر بە ڕۆژوو نەبوون لی بدرێ وەکو نوێش. والعقل عاقڵ بێ بە ڕۆژووبوونی ڕەمەزان لەسەر شێت واجب نییە. والقدرة على الصوم توانای بە ڕۆژووبوونیشی هەبێ، یعنی بە ڕۆژووبوون زیانێکی گەورەی لێ نەدا. کەوا بوو ئەگەر دوو پزیشکی لێزانی لە خواترس پێیان گوت ئەتۆ بە ڕۆژوو مەبە ئەگەرنا زیانت بەردەکەوێت بە ڕۆژوو نابێ. ئەنجا بە ڕۆژووبوون لەسەر کرێکارێک کە پێویستی بەوەیە بچێتە ئیش، پێویستە بچێتە ئیش، ئەگەرنا پارەی نییە هەر واجبە بە ڕۆژوو دەبێ، بەڵام هەر کات گەیشتە حاڵەتێ ترسا ئەگەر ڕۆژوو نەشتێنێ لە پەل و پۆ بکەوێ و نەخۆش بکەوێ ڕۆژوەکەی دەشتێنێ. ئەمما لە ئەوەلەوە بە ڕۆژوو نەبێ نا. و ئەوەی بەشی ئەو مانگە پارە و پولی هەیە ئەگەر نەچێتە ئیشیش پێی بەڕێ بکە دەبێ بە ڕۆژوو بێ، چونکە ئەو ناچار نییە بچێتە ئیش و پارە پەیدا بکە. ئەنجا قوتابی پۆلی 12 ئامادەییش واجبە لەسەری بە ڕۆژوو ببێ. ئەوەیشی فتوای داوە بەوەی بە ڕۆژوو نەبێ نە لە دین دەزانێ نە لە واقع تێگەیشتووە، نە لە دین دەزانێ نە لە واقع تێگەیشتووە. والحەمدولله عالیمەکی بەحەق عالم شارەزا بە مانای کەلامی خوا و کەلامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مەذاهیبی عولەما و شارەزا بە واقع نابینی فتوا بدا بە حەڵەڵێتی کە بە ڕۆژوو نەبێ. باشە. ئەنجا وفرائض الصوم 4 أشياء. ڕۆژوو دەبێ ئەم چوارەی تێدا بێ، فەرزەکانی ڕۆژوو ئەم چوارەی. یەکەم ئەنیە، نیەت هێنانە. ئەنجا ڕۆژووی واجب پێویستی بە تەبییتی نیەت هەیە. تەبییتی نیەت یعنی نیەت هێنان لە شەوەوە، ینی پێش بانگی بەیان نیەتی بۆ پێێنێ. دەشزانن جێگای نیەت دڵە و لە مەزهەبی ئێمە باش وایە زمانیش یارمەتی بدە. ئەنجا لە لای زانایانی ئێمە ئەسڵ ئەوەیە هەموو شەوێک نیەتی بە ڕۆژووبوونی سبەی بهێندرێ. جەماعەتێکیش لە عولەما گوتویانە ئاسایی عەمەل بەو قەولەی ئیمامی مالیکیش بکا کە دەفەرمێن لە سەرەتای مانگەکەوە دروستە نیەتی هەموو مانگەکە بهێن. بەڵام ئەگەر پچڕانی تێکەوت دەبێت نیەتەکەی دووبارە کاتەوە. یعنی ئەگەر لە سەرەتای مانگ نیەتی هێنا بوو هەموو مانگەکە بە ڕۆژوو بێ، بەڵام دوای 16 هەفتە نەخۆش کەوت پچڕا کە دەستی پێکردەوە دەبێت شەوی پێش ئەوە نیەت بهێنێتەوە. بەڵام ڕۆژووی سونەت پێویستی بەوە نییە لە شەوە نیەتی بۆ بهێندرێ. بە جۆرێک ئەگە خۆ باش وایە لە شەوە نیەتی بۆ بهێندرێ، بەڵام مەرج نییە. بۆ نمونە لە ڕۆژووی فەرز نمونەیە بۆ بهێنینەوە بۆ کاریگەری تەبییتی نیەت بڕوانە. یەکێک 15 ڕەمەزان نەخۆش کەوت و بە ڕۆژوو نەبوو، دەی هێشتا چاک نەبووبوویەوە گوتی سبەیش بە ڕۆژوو نابوو. نیەتی نییە سبەی کە 16 ڕۆژی ڕەمەزانە بە ڕۆژوو بێ. سەعات 9 بەیانی لە خەو هەڵسا هەستی کرد قەلبی خۆشە شکر باشە دەی بە ڕۆژوو دەبوو. ئەم ڕۆژوە دروست نییە چکە لە شەوەوە نیەتی بۆ نەهێنراوە. ئەبێ ڕۆژوەکە فەرزە. بەڵام ڕۆژووی سونەت نا، یعنی دەتوانێت سەعات 11 بەیانی بەمەرجێ لە دوای نوێژی بەیانیەوە هیچ تیشی نەکرد بێ ڕۆژوو بشتێنێ. سەعات 11 بەیانی تەماشای کرد شیوەکەی نیوەڕۆ بە دڵی ئەو نییە، زستانیشە دمیشتیکە بانگی ئێوارەدا، بەڵام من بە ڕۆژوو تاوە بە ڕۆژوو.
ڕۆژووی سونەت هەتا کاتی نیوەڕۆ ماوەی نیەتهێنانی هەیە هەتا نوێژی نیوەڕۆ بەمەرجێ لە دوای بەیانیەوە هیچ شتێکی نەکردبێت کە ڕۆژووی بشتێت. ئەمما ڕۆژووی فەرز پێویستی بەوەیە لە شەوەوە نیەتی بۆ بهێنرێت. ئەمە یەک ئەنیە. دووەمیان وەلئیمساک و خۆگرتنەوەی لەمانە عەنی الئەکل لە خواردن وەشڕب خواردنەوە والجماع وتعمد القيء خۆگرتنەوە لە جیماع و تعمد قيء يعني تعمد يعني بأنقص قيء ڕشانەوەیە بأنقص خۆڕشاندنەوە والجماع وتعمد القيء يعني الإمساك خۆگرتنەوە عن الأكل والشرب والجماع وتعمد القيء خۆگرتنەوە لەمانە. تفصيل أمانة لمفسدات الصوم إن شاء الله ندين. فصل درباري وشتاني ڕۆژوو بەتاڵ دەکەنەوە. أبو شجاع رحمة خوالي بالفرمية والذي يفطر به الصائم أوي ڕۆژوان ڕۆژەکەی پێی دەشتێ ڕۆژەکەی پێی بەتاڵ دەبێتەوە 10 أشياء دەشتە. يكميان ما وصل عمدا إلى الجوف والرأس والحقنة في أحد السبيلين. أما السيخ الله أما بيكو باس ما كرت هرچيك بأنقصت عمدا يعني لبيري ببروجو بش زاني أما الروجوكي بطالكاتو أم دو مرجلة برشاو بقرم لبيري ببروجو بش زاني أما الروجوكي بطالكاتو هرچيك وصل بقاتا عمدا بأنقصتش بزاني بروجو بزاني الروجوكي بما بطالكاتو إلى الجوف بقاتا كلينيشي كراوي بدني ليرا مبستي سينغو زشيتي إلى الجوف والرأس ناو ويسري ناو كلي سري والحقنة حقنو ترومبا هرچي غوكو بوري وأمانة بچيتا في أحد السبيل لكوني دواوي يعني بيشوي بكريتا ناولش كورتو مختصر هرچي بقاتا كلينيشي كراوي لشي بأنقصت ڕۆژی پێی بەتاڵ دەبێتەوە. جا سنگەکەلێن بێ وەکو دووکەڵی جگەرە سنگەکەلێن بێ بچێتە سیەکانیەوە یا گەروشی حتا وەکو پەنجەی بەئەنقەس زۆر بخاتە خوارەوە بڕواتە گەروی دەمی بەجێ بهێڵێ جگاتە بۆشایی گەروی یان سنجی یاسچی وەکو خواردن و خواردنەوە. بەڵام ئێمە گوتمان عەمدەن وانە کەوا ئەگەر لە بیری کرد و شتێکی خواردەوە ڕۆژەکەی بەتاڵ دەبێتەوە نەخێر. ئەگەر لە بیری چوو بە ڕۆژوە شتێکی خوارد ڕۆژەکەی بەتاڵ دەبێتەوە نەخێر. یا شتێ بگاتە سەری بۆشایی سەری وەکو قەترەی گوێ وەکو قەترەی لووت والحقنة في أحد السبيلين وەکو بۆڕی میز یا نازوورەکە لە مەثەلەن پێویست بکات لە دواوەیەوە لە کونی دواوەی بکرێتە ناو بڵین کۆ ئەندامی دەرهاوێشتنی یان کۆ ئەندامی هەرسی یان شتە لەو بابەتە. ئەمە هەموو ئەمانە ڕۆژوو بەتاڵ دەکات. بەڵام ئەگەر لە کەلێنێکی کراوەوە نا چووە جەستەیەوە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. وەکو دەرزی لە مەزهەبی ئێمە عولەما دەفەرموون با مغەزیش بێ یعنی جێی خواردن و خواردنەوەشی بۆ بگرێتەوە. وەکو خوێن تێکردن وەکو خوێن بەخشین وەکو کرێم لە دەستدان چونکە پێستی بەشێکی هەڵدەمژێ وەکو سەری خۆ تەڕکردن. ئەنجا دەفەرموون عولەمای مەزهەبی ئێمە ڕەحمەتی خوا لێ بێ فەرموویانە کەلێنی کراوە نییە لە نێوان چاو و گەرو بۆیە لە مەزهەبی ئێمە قەترەی چاو و کل لە چاوکردنیش ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. هەرچەند طب ئێستا زانستی پزیشکی دەڵێ نا بەڵکو کەناڵێکی کراوە هەیە لە نێوانی چاو و تێکەڵی گەرو دەبێتەوە وە زۆر جا کە دەرمانە دەخرێتە چاو تاڵیەکەی لە ناو زار هەست پێ دەکرێت. بەرحاڵ ئەوەی زانایانی مەزهەبی ئێمە فەرموویانە قەترەی چاو و
کل ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. پوختەی ئەم سێ خاڵە ئەوەیە هەرچی بە ئەنقەست یعنی بزانێ بە ڕۆژوو بزانێ بەمە ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە بچێتە کەلێنیشی بچێتە سەریەوە وەکو قەترەی گوێ و قەترەی لووت یا بچێتە گەرو و سیەکانیەوە وەکو دووکەڵی جگەرە مەسەلەن یا بچێتە گەدەیەوە وەکو خواردن و خواردنەوە ڕۆژوەکەی بەتاڵ دەکاتەوە و هەرچێکیش لە دوو کونەکەی خوارەوەی بچێتە ژوورەوە ڕۆژوەکەی بەتاڵ دەکاتەوە. هەم چوارەم وەلقەیء عەمدەن بە ئەنقەست خۆ ڕشاندنەوە نەک ڕشانەوە کە بەدەست خۆی نەبوو ڕۆژوو ناشچێنێ بەڵام بە ئەنقەست خۆ ڕشاندنەوە ڕۆژووی بەتاڵ کابوو ئەگەر دکتۆرێ گوتی پێویستت بەوەی خۆت بڕشێنیەوە لەبەر چارەسەر گوناهبار نابێ خۆی بڕشێنێتەوە بەڵام ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە. پێنجەم والوطء عەمدەن فی الفەرج جیماع لەڕێی داوێنەوە جا پێشەوە بێ یان دواوە یان هی ئاژەڵ بێ طبعا ئەم وێنانەی کۆتایی حەرام و گوناهی گەورەشن کە بڵین ئەوە بێ مانایەوە نییە دروستە بەس هەر ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە. والوطء عەمدەن ئەم وەطئە ئەم جیماعە عەمدەن بێ بە ئەنقەست بێ یعنی لەبیری بێ بە ڕۆژووە و چیکە بزانێ ڕۆژوەکەی بەوە بەتاڵ دەبێتەوە ئەگەنا ڕۆژوەکەی بەتاڵ نابێتەوە. واضحە چ بوو؟ هي طبعا عمد بأنقص إرادي أو به. والإنزال عن مباشرة إنزال دا بزيني منية عن مباشرة لبردس بازي دا لقل خيزاني بي يان بدستي خوي بي مني دا ببزيني روجوكي بطال دبيتو. أما احتلام للروج رمضان دا ياكاتي بروجوه خو ببيني لشي جران ببي بور روجوي بطال نابيتو. والحيض سوري مانغانش ئافرەت یەک لەحظە پێش بانگی ئێوارە تووشی سوڕی مانگانە والنیفاس و خوێنی دوای منداڵ بوون ببێ ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە. ئەنجا ئەم ڕۆژوانەی ڕەمەزانی قەزا دەکاتەوە دەزانن. هەم ئەگەر شەو پاک بوویەوە یعنی پێش بانگی بانی پاک بوویەوە لە حەیض مەسەلەن لە سوڕی مانگانە پێش بانگی بانی نیو ساعت پێش بانگی بانی لە سوڕی مانگانە پاک بوویەوە سبەی بە ڕۆژوو دەبێت نا یەک لەحظە پێش بانگی بانی پاک بێتەوە سوڕی مانگانە سبەی بە ڕۆژوو دەبێت بەڵام دەتوانێت خۆشۆردنەکەی بخاتە دوای بانگی بانی زۆر ئاسایی نیو ساعت پێش بانگی بەیانی لە سوڕی مانگانە پاک بووتەوە ئێستا دەبێت خەریکی ئەو بێ پارشێ بۆ ماڵی حازرکا و سفرە بڕازێنێتەوە زۆر ئاسایی دوای بانگی بانی خۆی دەشوا بەڵام نابێت نوێژی بانی لە کیس بچێ ئەوەندە تاخیرکە بە هەمان شێوە ئەوەی لە شەو لەشی گران دەبێت بەهۆی جیماعیان بەهۆی احتیلام دەتوانێت خۆشۆردنەکەی بخاتە دوای نوێژی بانی دوای بانگی بانی بەمەرجێ نوێژەکەی لە دەست نەچێ. والجنون و شێتبوونیش ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە ئەگەر ماوەیەکی کەمیش بێت بەڵام ئەگەر شێتبوون و سەرخۆشبوون بە کەمتەرخەمی و دەبەدەست خۆی نەبوو قەزاکردنەوەی لەسەر نییە. ئەگەر شێت بوو 5 دقەش 10 دقەش لە کاتی ڕۆژووی ڕەمەزان ڕۆژێم ڕۆژەی بەتاڵ دەبێتەوە ئەوە قەزاکردنەوەی ڕۆژەی سەر نییە چونکە ئەسڵەن لە ئەهلی ڕۆژوو هەر دەچێتە دەر بەڵام ئەگەر بورایەوە قەزای لەسەر بەڵام تەماشا بکەن جارێ خەو لە هیچ بارێکدا ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە یعنی بەس نیەتی هەبێ سبەی بە ڕۆژوو بێ پێش بانگی بەیانی بخەوێ هەتا دوای بانگی ئێوارە هەموو ڕۆژەکە خەوت بێ وەڵا گوناهباریش گەورەیە ئەگەر بتوانێت خەبەری بێتەوە هەنار بخەوێ بۆ خۆی بخەوێ نوێژەکانی نەکا بەڵام ئەم ڕۆژوەی دروستە ئەگەر هەموو ڕۆژەکەش
پێش بانگی بەیانەوە هەتا دوای بانگی ئەوارە خەوتو بێش. بەڵام بوراوە ئەوە کە بوراوەتەوە بێهۆشە کەمێک لە ڕۆژەکە یعنی کەمێک دوای بانگی بەیانی یا کەمێک پێش بانگی ئەوارە بەهۆش بێتەوە ئەنجا ڕۆژەکەی دروست چونکە بێ ئاگایی بوراوە بەهێزترە لە بێ ئاگایی خەوتو. کەوا بوو ئەگەر لە پێشبانگی بەیانیەوە بورایەوە هەتا دوای ئێوارە ڕۆژووی ئەم ڕۆژەی دروستە نە دروست نییە بەڵام واجبە قەزای کاتە. ئەمە خەونە ڕۆژەکەی دروست وەڕیدەت و هەڵگەڕانەوە لە دین بەوەی کوفرێ بکە بەزار مەبەستی کوفر بێ بەزار یان بەعمل باشە. ويستحب في الصوم 3 أشياء ويستحب في الصوم 3 أشياء. يكن السنة لكاتب الرجوبون دا زورش السنة سيانيان أمانا. يكميان تعجيل الفطر فطر يعني الروجوش كان تعجيل يعني بەپەلە پێشخستی ڕۆژوشکان هەر دڵنیابوو ئەوە بانجیدا یا دڵنیابوو ئەوە خۆر ئاوا بوو سنە دوای ڕۆژەکەی بشتێنێ یەکسەر نەوەڵاوە تەقویمی مۆبایلەکەم بەخوا ماویەتی و بەخوای سەعاتی نازانم چی ماویەتی و کاکە بانگە خۆر ئاوا بوو تەواو ئینسان نابێ ئەو خێر لە کەیس خۆیدا. اینجا دینداریش بەعەقڵی مجەڕەد نییە جابجا خۆ دەروابێ ساعتێک دوای ڕۆژ دەشێم خێریشی زیاترە نەخێر خێر ئەوە زیاترە کە ئەڵڵاهو ئەکبەر بیست ڕۆژەکەت بشتێن. ئەگەریش هیچی دەست نەکەوت ڕۆژووی پێ بشتێنێ سونەتەی لە کەیس دەچێ نا بەنیەت ڕۆژەکەی بەتاڵ دەکاتەوە. ئێستا ساعت 4 عەسر لەگەڵ بانگی عەسر ێژە وتی تەوا من بە ڕۆژوو نیم خەلاس هیچیشی نەخوارد ڕۆژەکەی دەشتێ یا ناشتێ دەشتێ نیەتەکەی بەتاڵ بوویەوە. بە هەمان شێوە ئەگەر بانگی دا و هیچ لە بەردەست نەبوو با سونەتە کەس لە کەیس نەچێت بەنیەت ڕۆژەکەت بشتێنە. ئەنجا سنەت وایە سنە دوای ئەوە هەواڵشی خۆشم پێ بۆتان پێتان ڕادەگەین. سنە دوایە بە چ ڕۆژووی بشتێنێ بە خورمای تەڕ ڕوتەب نەبوو خورمای وشک قەسڵ ئەگەر نا بە ئاو وسنة دعاء كاتر وشكان وبڵێ ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله وبڵێ اللهم لك صمت وعلى رزقك أفطرت. إنجا ئەگەر وابزانێ بانگ بووە یان وابزانێ خۆر ئاوا بووە دوایی دەرکەوت کەوا نەبوو دەبێت ڕۆژەکەیشی هەتا ئێوارە بەردەوام بکاو بۆش حساب ناکرێت. بە هەمان شێوە ئەگەر بەردەوام بێ لە پارشێ و خواردن وابزانێ بانگی بەیانی نەبووە دەبێ هەتا ئێوارە بە ڕۆژوو بێ و ڕۆژۆکەشی بۆ حساب ناکری. ئەمە بە ئیجماعی هەر 4 مەذهب. بۆ فەرقی چی لەگەڵ ئەوەی لە بیری کردووە بە ڕۆژوە نان دەخوا ئەمەیان لە بیری کردووە هیچ دەست خۆی نییە لە بیری کردووە ئەسڵەن کە بە ڕۆژوە هیچی لە خەیاڵ نەماوە نا ئەمەیان کەم تەرخەمی کردووە لە زانینی ئەوەی بانگ بووە یان نەبووە. ئەمە لە بیرچوونە لە بیرچوون جیاوازە ڕۆژەکەی پێ بەتاڵ نابێتەوە ئەمە هەڵەی خۆیەتی فەرقی لە بینی ئەم دوو حاڵەتە. چی دیکەمان هەیە هیچ نان و ئاویشی نادرێتەوە بە ڕۆژوش نییە ئەو کەسەی باوەڕی بە ڕەمەزان بە واجببوونی ڕەمەزان نەبێ پێی کافر بێت. بەڵام یەکێ لەبەر تەمبەڵی نەیگرێ لەبەر حورمەتی ڕەمەزان لە ماوەی ڕۆژەکە بەند دەکرێت و خواردنەوەشی نادرێت هەتا سوورەت و شکلی ڕۆژووی هەر توش بکری. واضحە؟ كوابو تأخير السحور فرق بين السحور تيا سحور خواردنكية السحور إيشكية وقت كشا وإيشا كشا
وهذا إيش وقتك زياتر سحري في ضوء زياتر سحري في ضوء سحوري شيء جهازات بضوء بلان السحور أصل فعلك هي إنجا سحور بيوست لدواني وشوبي لدواني ويشوا إنجا في ضوء السحور نقل سعاد نويشوا ونا دخوينا وبارشي ونا دبلاني كم اینجا هەتا دوای خا هەتا لە بەیانی نزیک خاتەوە بەمە زێترسی ئەوەی بۆ دروست نەبێت کە بانجی بەیانی بۆیان نەبووە خێرتر و باشترە. پاشان ئەم خاڵە گرنگە لەگەڵ ئەڵڵاه ئەکبەری نوێژی بەیانی کاتی ڕۆژوو دەست پێ دەکاو بۆی نییە هیچ بخوا هیچ بخواتەوە. ئەوە نیە وەڵاگە پارۆکەت بەدەست بوو بەدەستەوە بوو هەتا بانگ تەواو دەبێ و شتی وا لەگەڕێنی. هەم وترك الهجر من الكلام هجر قسەی بێمانایە قسەی پڕوپوچە واز دە قسەی پڕوپوچ بهێنێ ئەی مەگەرەوە واجب نییە لە غەیری کاتی ڕۆژوش مەبەست لێی ئەوەیە زیاد یعنی پێداگر بێ و زۆر حەریز بێ لەسەر ئەوەی کاری بێمانە و قسەی بێمانە نەکە. واضحە؟ ويحرم صيام 5 أيام بەڕۆژووبوونی 5 ڕۆژ حرامە داش نامەزرێ. یعنی یەکێ قەزای ڕەمەزانی هەبێ لە یەک لەم ڕۆژانە بیگرێ بۆی حساب ناکرێ نامەزرێ بەس دەمی خۆی گرتوێتەوە تەواو. حرامە بەڕۆژووبوونی ئەم 5 ڕۆژە و داش نامەزرێ. العیدان ئەمە 2 ڕۆژ 2 جەژنەکە ئەوەز دوو جەژنەکە هەردوو جەژنەکە یەکی یەک ڕۆژن ئەوە 3 ڕۆژ جەژنە و 4 ڕۆژ جەژنە ئەوە عورفە هەر سەردان و سەردان کاری شت دەکرێت فەرقی یعنی ڕۆژی جەژنی ڕەمەزان و ڕۆژی جەژنی قوربان ئەمە 2 ڕۆژ. وأيام التشريق 3 تشريق لە شروقاتوە لە بەبەرخۆردان کات خۆی گۆشتی قوربانیان وشک دەکردەوە بەبەرخۆریان دەدا ئەو 3 ڕۆژی دوای جەژنی قوربان. أيام التشريق 3 يعني 3 ڕۆژەکەی دوای جەژنی قوربان 11 و 12 و 13 ذو الحجة لەم 5 ڕۆژە بە ڕۆژووبوون حرامە. طبعا لە مناڵدا 6 ئێستا دێ ئینشاءڵڵا. بەڵەوە یوکڕە مەکروهە چ ڕۆژێ بە ڕۆژووبوونی مەکروهە صوم يوم الشك بە ڕۆژووبوونی ڕۆژی گومان ئەو ڕۆژەی گومانی لێ دەکرێت ڕەمەزانە گومان دەکرێت بەڵێ لە حرامەکان تەواو. ئەبوو شوجاع ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ مەکروهە. چ ڕۆژێ یەوم الشەکە ئەگەر لە 29 شەعبان یعنی شەوی سیەم ئەو شەوی قەرارە بۆ بەیانی سی بێ هەور لە ئاسمان نەبێ مقۆ بڵاو بۆتەوە سبەی ڕەمەزانە و ڕەمەزان نییە و دەڵێن ڕەمەزانە و وەڵی دەڵێن مانگ بیندراوە و دەڵێن بینیویانە و کەسیش بە واقعی نەهاتووەتە لای قازی بڵێ قوربان ئەمن بینیومە بەس مقۆ بڵاو دەبێتەوە دەڵێن بینیویانە بە ڕۆژبوونی ئەو ڕۆژە بە ڕۆژبوونی سبەی یعنی چکە هێشتا ڕەمەزانی شەرعی نەچەسپاوە ڕەمەزان نییە هێشتا بە شەرع سبەی بە ڕۆژبوونی ئەو ڕۆژە مەکروهە ئەوە شوجاع دەڵێ. هەم ئەگەر شایەت هەبوو بەس مەرجەکانی قبوڵبوونی و شایەتی لێوە نەدەجێ گوتمان شایەتی ڕەمەزان دەبێ موسڵمان بێ نێر بێ بالغ بێ عادل بێ. ئەی ئەگەر فاسقێک شایەتیدا ڕەمەزان ناچەسپێ بە سبەی یەوم الشەکە نابێ بە ڕۆژوو بێ. ئەگە منداڵی گوتی بینیم وەڵا بینیم یان ئافرەتێک گوتی بینیم هەر یەوم الشەک. ئەبوو شوجاع فەرمێ یوکڕە مەکروهە بەڵام قەولی بەهێزی مەذهب ئەوەیە کە حرامە قەولی معتەمەدی مەذهب ئەوەیە کە حرامە دەڵێ إلا أن يوافق عادة له بەڵکو ڕۆژوو لە دوای 15 شەعبانەوە ناگیرێ قەولی بەهێزی مەذهبی ئەمە ئەوەیە ڕۆژووی بێموناسەبە لە دوای 15 شەعبانەوە ناگیرێ یعنی ئەگەر عادەتی هەبوو مثلا یەوم الشەک کەوتە دووشەمەوە ئەو عادەتی وایە دووشەمان بە ڕۆژوو دەبێت ئاسایی بە ڕۆژوو بێ
کەوتە پێنجشەممەوە ئاساییە بە ڕۆژوو بێ کابوو کە لەگەڵ عادەتی یان قەزای هەبوو قەزای ڕەمەزانی ڕابردووی هەبوو ئاسایی قەزای بکاتەوە باش با ئەوەندە بەس بێ الحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك